Scelta propriamente telefonini buonati per il documento per l'ora. سابقه شي خراپ مان هەیە من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان دەرمانانە بمشێ ئێوە ئەمڕۆ ئێمە ئەم کەمپینەمان ڕاگرتووە لە حرسمان لە دڵسۆزیمان هەستکردنمان مەسئولیت بەرامبەر بە کۆمەڵگاکەمان کە کەرکووکە لێرە بۆ خۆتان زانین هەموو نەتەوەکان لە کەرکووکە ئەژێت و بۆیە ئێمە پێمان باش بۆ ئەم کەمپینە لەم وەختەیە کە دە ڕۆژی ماوە قوتابخانە لەم کاتەیە مناڵ ناونووسەکرێ بۆ پۆلی یەکی سەرەتای ئەوەی کە هەستمان پێ کردووە لە گەڕەکە عەرەبنشینەکان خواری و کەرکووک خێزانە کوردەکان مناڵەکانیان ئەنێرنە بەر خوێندنی عەرەبی ئەمە نیگەرانی لە لای زۆربەی مامۆستایانی خوێندنی کوردی دروست کردووە بۆیە لە ڕێگەی ئەم کەمپینەوە ئەمانەوە چەند چالاکیەک ئەنجام بدەین بۆ ئەوەی بتوانین لە دوای دۆخەکانی ئەم دواییە کە ئەم شێوازە دەرکەوتووە نامانەوێت ببێ بە دیاردە ئێستا نەبووە بە دیاردە بەڵام ڕەنگە لە ئایندەیە ببێ بە دیاردە بۆ ئەوەی نەبێ بە دیاردە ئەم کەمپینەمان ڕاگەیاند بۆ ئەوەی بتوانین چەند چالاکیەکە لەو چالاکیانە ئێستاوە ئەمڕۆ کۆبوونەوەیەکی کەم کە هەندێک کەسایەتیمان بان کردووە ئەوانی پسپۆرن لە بواری پەروەردە و پێشنیارەکانیان و چارەسەرکردنی چی بکەین بۆ ئەوەی بتوانین جارێکیکە دۆخی کەرکووک لەم ناسەقامگیریە بگەین ئاستێک کە بتوانین مناڵەکانی نەتەوەی کورد بێنەوە سەر خوێندنی کوردی یەکێ لەو چالاکیانە ئەوەی ئەمڕۆمان بوو چالاکی کەشمان لە ڕێگەی چەند گروپێکی شانۆوە ئەمانەوە چەند شانۆگەریە لە شەقامەکان دروست بێ واژوو کۆکردنەوە لە گەڕەکەکان سەردانیکردنی ئەو گەڕەکانی کە عەرەبنشینە و سەردانی ماڵە کوردەکان بۆی لە داخوازیەکانیان پێچینەوە ئایا هۆکارەکەی چییە؟